لە درێژە یاریەکانی خولی پلەیەکەکانی کوردستان هەڵەبجە و بابانی سلێمانی لەسەر یاریگای شاوی حمەفەرەج تایبەت بەیانی هەڵەبجە ڕوبەڕووی یەک بوونەوە. تایمی یەکەم مردویانە یاریەکی بەهێزیان ئەنجامدا. هەڵەبجە لە پاش چەند هێرشێک سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. یانەی بابان لە خولەکی 23 لەلایەن یاریزان دانیار ئیسماعیل گۆڵی یەکەمی تۆمار کرد. بە تۆمارکردنی گۆڵەکەی بابان یاریزانەکانیان زیاتر کۆنتڕۆڵی یاریگایان کرد و تۆپیان لای خۆیان دەهێشتەوە تا لە خولەکی 36 یاریزانی بابان ناورۆ مستەفا گۆڵی دووەمی بۆیانەی بابان تۆمار کرد و تایمی یەکەم بە پێشکەوتنی بابان بە 2 گۆڵی بێوەڵام و بەرژەوەندی بابان کۆتایی هات. لە تایمی دووەم هەڵەبجە گەڕایەوە ناو یاریگا و فشارەکانی بۆ سەر گۆڵی بابان زیاتر کرد تاکو لە خولەکی 58 هاوکار جەلیل گۆڵی یەکەمی بۆ هەڵەبجە تۆمار کرد. ئەمە لە کاتێکدا هەردوویانە چەنەلێکی گۆڵکردنیان لەدەستدا و یاریەکەش بە بردنەوەی بابانی سلێمانی بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک کۆتایی هات و بابان 3 خاڵی یاریەکەی بەدەستێنا. هەڵەبجەی لە ناو یاریگای خۆی تووشی شکستێکی دیکە کردەوە. بەنسبەت ئەم ساڵەوە ئێمە ئامادەکاری یعنی داخڵی دەورە بووین هەفتەی ڕایانمان کرد و بەداخەوە لە قەیرانی دارایی قەیرانی یاریزان یعنی کۆمەڵی گیر و گرفتمانەیە ئەم ساڵ ئەتوان بڵێم ئەگەر چارەسەری نەکەین لەوانەیە ئەنجامەکانمان وەکو پێویست دەرنەچێ. ئێمە هەوڵی خۆمانە دەین یعنی هەموو یاریێکیش فورسە بەدەستێنین بەڵام بەداخەوە سود لەو فورسانە وەرناگرین. ئینشاءڵڵا هەوڵی خۆمانە دەین کێشەکان هەوڵە دەین چارەسەر ببێ لە یاری داهاتوودا بەشکم چەند یاریزانێک بە پێی پێویستی بێنە فیرقە و بتوان یارمەتی فیرقە بن ئەنجامەکانمان بگۆڕن. بوو ئێمە لە ڕاستیە لە دەرو یاریگای خۆمان بتوانین 3 خاڵ بەدەستبێنین ئەمە دافعی معنەوی زۆر باشە. ئینشاڵڵا ئێمە هەوڵ دەین ئەم یاریمان کە ساحی خۆمانە بتوانین بە هەمان نەفەس بتوانین بەردەوام بین هەموو 3 خاڵ یاریگای بەدەستبێنین. ئێمە لە بیدایەتین ئەبێت تموح و نەفەسمان زیاتر بێت کە بتوانین بۆ پارێزگاری بکەین لە ڕزبەندی پێش. یاری سواز یاریێکی زۆر باشمان کرد ئامادەکارێکی تەواومان کردبوو بۆ یاریەکە لە ڕاستیە ئەوە تا کە مانوبوون و ڕەنجەکەمان خۆستەوە و 3 خاڵی یاریەکەمان بەدەستێنە. لە خولی پلەیەکی کوردستان یانەی بابانی سلێمانی لەسەر حسابی هەڵەبجە کۆی خاڵەکانی بۆ 7 خاڵ زیاد کرد و هەڵەبجەش لە کۆی 6 یاری تەنیا خاوەنی 4 خاڵە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.